سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان باز لە کورسەکانی پەرلەمانی کوردستان مێژووی کورسەکانی پەرلەمانی کوردستان هەروە ئایندەی کورسەکانی پەرلەمانی کوردستان لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین کە هێشتا کاتەکەی دیار نییە کەی ئەنجام بدرێت دوایەوەی کە دادگای فیدراڵی ئەمریکی وەلایی دەرکرد بۆ ڕاگرنی کاروبارەکانی کۆمیسیۆن بۆ وێشەوە لە دەی شەش هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە ناچێت. سەرەتا باز لە مێژووی کورسەکانی پەرلەمانی کوردستان بکەین لە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو پەرلەمانی کوردستان لە 105 کورسی پێکاتە بوو دیارە لە یاساکەدا 100 کورسی گشتی دانرا بوو دواتریش بە بڕیارێکی بەرەی کوردستانی 5 کورسی دیکە زیادکران بۆ کۆتای مەسیحی واتە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە 105 کورسی پێکاتە بوو 100 کورسی گشتی بوو و 5 کورسیش بۆ مەسیحیەکان بۆ کاتە کۆتایی بەز مەسیحیە بوو تورکمان و ئەرمەن نەبوو. بەڵێ خولی دووەمی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 2005 بەڕێوە چووە لەو کاتەدا کورسەکانی پەرلەمانی کوردستان زیاد کرا بۆ 111 کورسی و بەپێی هەموارەی کە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 کرا کورسی پێکاتەکان نەما بەڵام کۆمەڵێک تورکمان و مەسیحی و لە چوارچێوی لیستی پارتیویەتی خۆیان هەڵبژارد بوو کە هەرسەر بەوان بوون بەزەو کاتە کورسی کۆتا نەما لە 2005 بۆ 2009 وە کۆی گشتی کورسیەکان 111 کورسی گشتی بوو. بەڵێ بینە سەر لە خولی سێمەوە 11 کورسی بۆ پێکاتەکان دانرا کورسی گشتەکانی پەرلەمان لە خولی سێم لە 2009 100 کورسی بوو و 11 کورسیش دانرا لەو کاتە بۆ پێکاتەکان 5 بۆ مەسیحی 5 بۆ تورکمان و 1 کورسیش بۆ ئەرمەن واتە لە خولی سێم 2009 خولی چوارەم 2013 خولی پێنجەم 2018 بەم شێوێ ماوە کە نەخشەی پەرلەمانی کوردستان بەم شێوەیە بوو. بەڵێ دوجار بۆی سکاڵایەک دادگای فیدراڵی لە 21/2/2024 پەرلەمانی کوردستانی کردەوە بە 100 کورسی و لە دەقی برەرەکی دادگای فیدراڵی هاتووە دەڵێ دەستەواژەی 11 کە مەبەستی 11 کورسی بڵین 111 کورسیە دەڵێ دەستەواژەی 11 لە مادەی یەکەمی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کرا و نایاساییە و پەرلەمانی کوردستان لە 100 کورسی پێکدێ واتە 11 کورسی لابرد دادگای فیدراڵی لە 21/2/2024. بەڵێ بینە سەر سکاڵاکەی مەسرور بارزانی دیارە مەسرور بارزانی سکاڵای کردووە لە دادگای فیدراڵی لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دیارە سکاڵای تۆمارکردن نەک دادگای فیدراڵی یەکێک لە بڕەکانی سکاڵاکەی پێویستە بە کورسیەکانی پەرلەمانی کوردستان کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دابەشی کردبوون ئەو 100 کورسی کە دادگای فیدراڵی هێشتوویەتەوە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەم شێوەیە 38 کورسی بۆ سلێمانی 3 بۆ هەڵەبجە 34 بۆ هەولێر 25 بۆ پارێزگای دۆک تانەی داوە دەڵێ کۆمیسیۆنە سەربنەمای دەنگدان کورسەکانی دابش کردووە پێی دەستور دەبێت لەسەر ژمارەی دانیشتوان بێت لە سکاڵاکەیدا ئەو سکاڵایی کردووە لەسەر کۆمیسیۆن ڕوون نیە زارێ دادگای فیدراڵی کەی بڕیار لەبارەی سکاڵاکە دەدات بەڵام ئەمریکی وەلایی دەرکردو بۆ ڕاگرنی کاروبارەکانی کۆمیسیۆن بینە سەر لە دەستوری عێراقدا لە مادەی 49 و بەرگەی یەکەم باسی کورسەکانی پەرلەمانی عێراق دەکات دەڵێ بۆ هەر 100,000 دانیشتوان یەک کورسی بەردەکەوێت بەو پێش بێت پەرلەمانی کوردستان کە دواتر زیاتر قسەی لەسەر دەکەین ئەگەر بە پێم مادەی دەستوریە کە سکاڵاکەی مەسرور بارزانی پشتی پێ بەسوکاری پێ بکرێت ئەو کاتە کورسەکانی پەرلەمانی کوردستان بۆ 62 کورسی ئەو دەوروبەرە کەم دەکرێنەوە ئەگە هەر 100,000 دانیشتوان کورسێکی بەرکەوێت هەرچەندە پەرلەمانی عێراق 329 کورسی عێراق ژماری دانیشتوانی بووە بە 43 ملیۆن بەڵام ئێستا کاری پێ ناکرێت لەبەر هەڵکشانی کورسیەکان ئێستا گەر بە پێیەوە بێت دەبووە کورسەکانی پەرلەمانی عێراقیش 400 و زیاتر لە 430 کورسی بووە بینە سەر ئەگەر سکاڵاکە یەکلا بکرێتەوە بە پێی ئەم مادەی دەستوری عێراق کە باسی 100,000 کورسی دانیشتوان دەکات ئەو کاتە ژمارەی کورسەکانی پەرلەمانی کوردستان ئەگەر 6 ملیۆنی دابنین بە پێی ئاماری وەزارەتی پلاندانان یاخود لە هەرێم باسی 6 ملیۆن و 200,000 دەکرێت لە بینی 60 بۆ 62 کورسی لەو دەوروبەردا دەبێت
دیارە لە ساڵی 1992 کاتێک کە کورسەکانی پەرلەماندانراوە لە یاسای هەڵبژاردنەکان داری کراوە ئەو کاتەکەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەرەوە چوو بۆ هەر کورسیەک 30,000 دانیشتوان واتە ئەو کاتە ژماری دانیشتوانی هەرێم نزیکەی 3 میلیۆن کەس بووە پشتی بێبەستراوە سەربنەمای دانیشتوان بەڵام دواتر لە هەموارەکانی یاسای هەڵبژاردن ئەوە لابراوە و ئەو 111 کورسی کە دانراوە هیچ بنەمایەکی زانستی نییە ئەگەر بەپێی دەستوری عێراق بێ دەبێت کورسەکانی پەرلەمان لە دەوروبەری 60 کورسی دابێت و کورسەکان کەم بکرێتەوە و ئەگەر دادگای فیدراڵی کار بم سکاڵای مەسڕ و بارزانی بکە کە پشتی بە مادەی 49 بەڕگەیەک بەستووە کە بۆ هەر 100,000 دانیشتوانی کورسێک بێ و کاتە کورسەکانی پەرلەمانی کوردستان کەم دەبێتەوە بۆ 60 کورسی پەرلەمانی کوردستان پێشبین دەکرێت لە داهاتوودا سکاڵاکە قسەی لەسەر بکرێت یا خۆدەڕەت بکرێتەوە ئەو کاتە لەژێر ڕۆشنایی بڕیارەکانی دادگای فیدراڵی ڕوونتر دەدەکەوێت لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کورسیەکان چیان بەسەر دێت بەخوای گەورەتان سپێری خواتان